ڕێکخراوی هەڵوێست گفتوگویەکی کراوەی بۆ ڕۆڵی فەرمانگەی داواکاری گشتی و نووسینگەی هەڵەبجەی پەرلەمانی کوردستان ساز کرد. بەرپرسی فەرمانگەی داواکاری گشتی هەڵەبجە کە لێدوانی بۆ ڕاگەیەندکاران نەدا کێشە و گرفتەکانی فەرمانگەکەی لە گفتوگۆکەدا خستە ڕوو کە ئۆتۆمبیلێکیشیان نییە بۆ ڕایکردنی کارەکانیان و تەنیا 5 فەرمانبەریانەیە. دەژڵێت لە ماوەی ساڵی 2021 29 سکاڵای هاوڵاتیان و ڕێکخراوەکان لەبارەی داگیرکردنی مڵکی گشتی تۆمار کراوە. ئەوەی کە زیاتر فۆکسی لەسەر کرا لەلایەن بەشداربووانەوە ئەوە بوو کە کۆمەڵێک ئیش هەیە لە هەڵەبجەیە یان کۆمەڵێک گرفتەیە لە هەڵەبجەیە بەجددی ئیشیان لەسەر نەکراوە، وەکو بابەتی گەندەڵی، وەکو بابەتی تەجاوز، وەکو زیاتر ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە فەرمانگەکانەوە هەیە. دیارە فەرمانگەکانیش کێشەی خۆیان خستە ڕوو کە ئەوەیە فەرمانبەری تەواویان نییە بۆ ئەوەی کارەکان ڕاپەڕێنن و یاساش زۆر پشتگیریان نییە کە بتوانن بەجددی ئیش لەسەر کەیسەکان بکەن. ماوەی 4 ساڵە ڕێکخراوی هەڵوێست کێشە و گرفتەکانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی هەڵەبجە دەخاتە ڕوو لە ڕێگەی یاداشتەوە ڕاستی حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەکرێت، بەڵام هەنگاوی پێویست بۆ چارەسەرکردنیان نەنراوە. بە تاکید لەو ماوەی کە ئێمە چاودێری ئەم فەرمانگەیانمان کردووە دەرکەوتووە گەورەترین گرفتی یاخود گەورەترین کێشە و گیر و گرفت لە فەرمانگە حکومەتەکانان نەبوونی میلاک و فەرمانبەری پێویستە کە خودی موئەسسەکان خۆشیان بەدەست ئەم کێشەوە ئەناڵێنن. هەڵەبجە ئێستا بۆ بە پارێزگا کە کراوە بە پارێزگا ئەبێ هەم مەساحە و سنووری پارێزگا هەڵەبجە فراوانتر بکرێ، هەم پرۆژە خزمەتگوزاریەکان زیاتر بکرێ، ئەبێ هەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە پەرلەمانی عراق ئەوانیش کار لەسەر باشترکردن و بکار لەسەر پرۆژەی گەورە بکەن بۆ هەڵەبجە. ئێمەش وەکو پەرلەمانتارەکانی کوردستان ئەبێ لە ڕاستی لەگەڵ حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران لەسەر خەت بین چی باشە بۆ هەڵەبجە بکرێت. هەڵەبجە هەرچەندە پارێزگایەکی نوێیە، بەڵام کێشە و گرفتی زۆری ئیداری هەیە، لەوانە شێوازی بەڕێوەچوونی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و کەمی فەرمانبەروبوونی ڕۆتیناتێکی زۆر و نەبوونی بینا و بودجەی پێویست و بوونی گەندەڵی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.